سەرەتا پێم خۆشە و خەڵاتانە بە ستافی خۆنەویستەکەی مروارەکانی غوربەت دەست پێ بکەم. یەکەمین کەس کوا کاک سۆران سۆرانی. سپاس بۆ هەوار زەریفی هاوکارمەکە چونکە دەستم ناگا بە خەڵاتەکان. بەخێر بێ کاک سۆرانجان. بەخێر بن میوانەکان هەر هەمووی مرواریە هەموویە درەوشێتەوە باوەڕکە لەبەر درەوشانەوە هیچ ناوینم زۆر. بەخێر بن یەخوا من سواسی ئەمەلخان و ستافە ئازاکەیەکەم لەبەرەوەی 3 ساڵە بە خۆبەخشانە لە خزمەتی ئەم مرواریە جوانانەیە بوون. لەوانەیە بەرنامەکە ئەم ساڵ یا 5 ساڵی کە تا 10 ساڵی کەش هیچ نەبێ بەڵام گەرەنتیتان ئێمێ کە 20 ساڵ 30 ساڵی تر ئەبێ بە گەورەترین ئەرشیف بۆ خوێندکار بۆ توێژەری کورد کە بگەڕێ بە دوای ئەو هەموو مرواریە جوانانەیە ئەگەر بێوە تیزێکی ماستەر یا دکتۆرا بکە ئەبێ بگەڕێتەوە مەجالی نیە ئەبێ بگەڕێتەوە بۆ مروارەکانی غوربەت لەبەرەوەی ئەو مروواریانەی لە مروواریەکانی غوربەتە ئەو زانست و زانیاریانەی لەسەر ئیشەکانی خۆیان چی لە بواری هونەرا بوو بێت چی لە بواری ئەدەبا بوو بێ هەندێشتیان درکانووە کە لە هیچ شوێنێکی ترا دەستناکەوە لە غێری مروارەکانی غوربەت نەبێ. من زۆر سپاسەکەم ئەمەلخان خۆت و خانەوادەکە و ئەو ستافە جوانەی کە لە پشتیەوە بوون هەر لە کاک ئاسۆڕەشەوە کاک ڕێبوار کاکامەرانی دەلاک کە دانەمۆی بەرنامەکەیە بە دڵنیایی. هیوادارم ئەم شەو کە خۆشترین شەو بێ بەخێر بێن یەک لە یەک مرواریترن جوانترن پاکترن دەستان خۆش بێ چاوتان ماژەکەم بەخێر بن. بەڕاستی کاک ئاسۆ حەسەن لێرە نییە کاک سۆران ئەگەر عەزێت نەبێ خەڵاتەکەی بفەرمووی تۆ وەرەگری لەبری ئەو. لەبری ئەویش قسە کرد دەستەکانە خۆش بن. سپاس. کاک ڕێبوار کاک سۆرانگیان زەحمەت نەبێ کاک ڕێبوار وەرگری بە تەشریف بێنن بۆ سەر ستەیج بێ زەحمەت. گشتە و مرواریانەی ڕۆژانێک بە گەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنامەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بە گەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو.